ئێزدیاتی هەم وەک ئۆڵ هەم وەک جڤاک دەوڵەمەندە بجۆرێن جودا جودایەت میوزیکێ کو هاتیەوێ ڕادەیە کارتێکردنا میوزیکا ئێزدیان لەسەر میوزیکا کوردی بگشتیژی هەیە. شارەزایên di müzîka Kurdî de dibêjin ku giring e müzîka êzdiyan bêta parastin ji bo wê yekê ku hemû müzîka Kurdî bêta parastin. Dêzîdxanê de me behsa kartêkirina müzîka êzdiyan li ser müzîka Kurdî bikin. یا هاتیە زانین هەکوت بێژن ku موزیک گوستران بەری نویسین و پەیکەرسازیە هاتیە دانانش لای مرۆڤ دیروکە مرۆڤ هاتیەدا. بابووکات کێتمە gelek pîtep eydekiriye taybet babûkat kêt olê êzidiya. Nikwa tiştekî gelekî pîroz biya mûzîk bihête jenîn gelek helkeftinê to da ez şên bêjim jiyana we hemî gel mûzîkê hebûrî. Ev jî tiştekî me diyat ketin ku êzidiya zewqeka taybet hebiye û nikwa mûzîk tiştekî pîroz biye. Bû nimûne mesela me qewalê tên qewal بار پتریل دورا ما خلق بعشق و بعضانی نک کتک جد هنده گنده دورو برد یت افادی گنده با عدره یان کو بجره با عدره اوا قوالا دما چنه ناف خلق کی دا و موزیک لیدن هکود بیجن دما لیدن موزیک گلک شو خلق چن دفو شباب تو دست خود کنه دست خود گهین دفع آن شباب دا بس برکت یانکو او حسید کن خیرک دگهی توا وصف پیروزی سعد کنه چونکه افتشتا اف موزیکت تیتب کار اینانه بو همی هل کفتنت اولیل لای ازدیابه ازدیاکان براستی موسیقا و گۆرانی و شعر و ئەدەبیاتیان تایبەت بەخۆیانە هەروەها کە کۆمەلگایکی داخراویان هەیە لەبەر ئەو مشکلاتە قانونیە کە بۆیان دروستکردن ئەو مەمنوعیەتە موزیکەکەیشیان هەر بۆ شێوەیە لە قاوخێکی لە قاڵەبێکی مەحدوودە وەستاوە هۆکەیشی ئەوەیە کە لە مێژوویکی زۆر کۆنەوە سەدان ساڵە ئەمانە ئیمکانی ئەویان نەبووە کە غێر کۆمەلگای خۆیان تێکەڵاویان لەگەڵ کۆمەلگای کوردی بە عام لە هەموو کوردستان و پارچەکانە هەیان بێت هەر بەم دەلیلە موزیکیان لەناو خۆیانە ماوەتەوە گەرمە گەشگاداری سەربەختێ عیدوێ کوتیبێ وەی شوغڵا پیسەژ نەجاری لا پیسەژ نەجاری سینگ و بەرێ فاتمێ لێ وەکی بەرفە شەڤاری دابوو تاوا ئێواری جۆتێ مەمکا زەربوونە وەک شەمامۆکێ لافتادا وەی زارۆنۆ وەرنە دیاری هاوەر 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 وەرێ وەرێوەر موزیکی ئاینی لەناو ئاینی ئێزیدیەکانە جیاوازیەکی زۆری هەیە لە ڕووی میلۆدیەوە لەگەڵ ئەو گۆرانی یاخۆدە و موزیکانی کە لە دەرەوەی مەراسیمە ئاینەکانە بەکارهێنرێ چەند نمونەیەکی زۆر هەیە بۆ نمونار کەسێک بتوانێت لە مەراسیمە ئاینەکانە گوێی لێبێ و شێواز و فۆرمی میلۆدیەکان وەک باسم کرد بێکێشن زۆربەی زۆری کرد لە زانستی موزیکیا کە ئەڵێن بێکێش با بڵێن فۆرمێکە لە شێوازی وتنی گۆرانی کە زۆربەی کات هارمۆنی نییە تەنانەت لە بینی دەنگبێژەکە یاخۆت ئامێری موزیکیەکە ڕەنگە بۆ گوێگرتن هەندێک کات قورس بێ بەڵام کاتێک کە باگراوندێکی ئاینی ئەچێتە پشتی میلۆدیەکە و ئەو کەسانی کە دانیشی میلۆدەکە ئەڵێن ئەمە خۆی بۆ خۆی کاریگەریشی ڕۆحی زۆر دروست لەسەر هەم موزیک ژەنەکان دروستەکە هەم لەسەر ئەو کەسانی کە لە دەوروبەریان گوێی لێگرن پێما گرفتێک هەیە لە تێگەشتنی مۆسیقای ئێزدی ینی خودی چەمکەکە کۆنسێپتەکە هەڵەیە چکە مۆسیقایەک نییە ئێمە بڵێن ئەمە مۆسیقای ئەو ئاینەیە یاخود ئەو
نەتەوەیە کە هەمویان کوردن ئەمە بۆ مانایەت کە لەناو ئاینی ئێزیدیدا فینۆمینەک یان ژانڕایەکە پێدەگوترێ دەف و شەباب کە تایبەتمەندێکی ئاینی هەیە دواتر دێمە سەرەوە باسی دەکەم بەڵام گرنگترین شدەوەیە بۆ تێگەیشتن لەم بابەتە ئەوەیە ئێمە کوردستان لەسەر چەند ناوچەیەکی جیاواز دابش کراوە لەو ناوچە جیاوازانە تایبەتمەندیەکی ئاواز و هەڵپەرچێ و گۆرانی گوتن و فۆلکلۆر هەیە کللتورەکان تا حدێک لێکتر چەند جیاوازیەکیان هەیە لە چەند ڕۆکەوە جا بۆ ئێمە کە باز لە مۆسیقا دەکەن لەسەر ئاستە لە ناو کوردستاندا پۆلێنیان دەکەین بۆ نمونە دەڵێن مۆسیقا لە هەورامان باشە ناڵێن مۆسیقای نەتەوەی هەورامی چکە نەتەوەیەک نییە بەناوی هەورامی کووردە ئێزدیش بە هەما شێوە دەڵێن لە بادینان دەڵێن لە هەکاری لەگەڵ ئەوەش ئەگەر سەیری بکەیت کە ئێزدی ڕاستە مەسەلەن لە کوردستانی عێراقدا یان لە باشووری کوردستان زۆربەی هەرە زۆری دانیشتوانی ئێزدی لەم ناوچەیە دەژین لە شنگال و لە دواتر لە شێخان و لەم شوێنانە دەژین لە ناوچەی بەهدینانی کوردستان دەژین بەڵام لە هەمان کاتە لە سووریا ژێمە ئێزدیمان هەیە لە تورکیا هەمانە و لە ئەرمینیا شەمانە ئەمانە فۆلکلۆر و ئاواز و گۆرانیەکانی لێکتر جیاوازە بۆیە کە دەڵێن مۆسیقای ئێزدی تا پێم وایە هەڵەیەک هەیە لە تێگەشتنەکە لە کۆنسێپتەکە هەندە لە مازی لێ لۆی 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 هەڵکەفتنێت تازیە و شینیا سترانێت پێڕاگوتنێ جارە بێژن ئەوە مۆزیکەکە تایبەتە هەرج دەستپێکە و مەیتی مریتی نەدەرە شمالاوی ئەنش ئەو جهێلێ چە بەڕەحما خودێ ئەو موزیک و ئەو قەواڵ دێ دەست پێکەم قەولێت تایبەتن ئەو قەول گرێداینە هەممی وەکو عیبادەت و هەمی سەر هەندێ هاتیە گوتن و خودێ ئەبێدای و خودێ بر یعنی بیر و باوەرێکە مەزن یاد بە قەولەدا هەی و هەر کەسێکت مرید جارێکە چیتانک رب العالمینی بە وەکو ڕەح ئەتوانم بڵێم تەنها هۆنەرێک کە لە کوردستانە توانیوێتە بەو شێوەیە بۆ هەموو قابلیەتەوە بمێنێتەوە تەنها موزیکی یا گۆرانی و موزیکی ئیزدیەکانە ئەو موسیقیەوە باسی یەکەم هەم لەلایەن تێکستەوە و هەم مێلۆدیەوە موزیکێکی تایبەتە بە کۆمەلگای ئیزدیەکان چونکو هەر موزیکێک لە دنیا عادەتەن شەرحاڵی ژیانی مرۆڤەکانە کات و ئەو شەرایەتە کە تێدان ڕای ئەگەینێتوە لەناو کۆمەلگا بەرەو پێشەوە چێت و هەموو کۆمەلگادا ئەگرێت ئەمەیەکە موزیکی غەیری ئیزدیەکان کە لەگەڵ کۆمەلگای عەرەب و فارس و تورک و ئەمانە تێکەڵ بوون تقریبان موزیکێکی ترە مۆزۆعێکی ترە تا ڕادێک لەگەڵ ئەمڕۆژە تەتبیق بووە هەم ڕابردوو و هەم ئەمڕۆژی بە یەکەوە تێکەڵ کردووە ئۆزمانی عەرەبۆ گورمامۆ هونێ چێبگن و بخەبت خەبا دەگەم مێرا بگەێ شبان و گەلەوانێت مالا باوێ مقڕێت هەمیان بگێت بلاێ سبێ بەزێک گوری قەرقاش مڕحێ دەبادا نەگەرەوایێ وای ملاش مڕحێ دەبادا نەگەرا جەردەکەن مەدەکەت یا ژەرە بێنێ جەردێ شەرقا زۆر گرنگە کە توێژینەوەی زانستی موزیکی لەسەر موزیکی فۆلکلۆری ئێزیدیەکان بکرێ جا ئەم موزیکانە چی ئاینی بێ چی غەیری ئاینی بێ بەداخەوە تا ئێستا توێژینەوە کراوە ناڵین نەکراوە بەڵام توێژینەوەکان کەمن و پێویستە زۆر گرنگە موزیکی ئێزیدیەکان بە با بڵین بە کۆمەلگای خۆمان بناسیێنین چونکە بەداخەوە دابڕانێک هەبوو لە نێوان ئێزیدیەکان لەناو کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکی موسڵمان بووە بەهۆی کۆمەڵێک بارودۆخی لایەنی ئاینیەوە کە ئەم دابڕانە دروست بووە کاریگەری هەبووە لەسەر ئەوەی کە موزیکی ئێزدی نەتواندراوەکو پێویست
لە ناو کۆمەلگای ئێمە خود لە وەسەتە هونەرەکە بە شێوەیەکی دروست و زانستی بناسەنجێ و ئەرکێکی گرنگی زانکۆکان و پەیمانگاکانە کە بەردەوام بن لەسەر توێژینەوە لەسەر موزیکی ئێزیدیەکان و من دڵنیام لەوەی کە ئێزیدیەکان خاوەنی گەنجینەیەکی زۆر دەوڵەمەندن لە موزیکی با بڵێن موزیکی فۆلکلۆری خۆیان و موزیکەکان ڕەگوڕێشەیەکی زۆر قوڵی مێژووی هەیە تەنانەت بۆ منە لە باسکردنی لە ڕۆح بەبەراکردنی ئادەمە موزیک ڕۆڵی هەبووە کاتێککە هەر چوار بابەتەکەی دروستبوونی جەستە کە بریتێ لە ئاو ئاگر و باوخاک بوونی هەبووە هەر حەوت فریشتەکە کە تاوزمەلک با بڵێن ڕابەرایەتی کردوون ڕۆح نەچۆتە ناو جەستەوە واتە ڕۆح بەسەر جەستەکە و سوڕاوەتەوە بۆی موزیکیان بۆ ڕۆح ژەنۆکە مەست بێت و بچێتە ناو جەستەکەەوە کەواتە ئێمە توانین بڵێن کە موزیک لە ناو ئاینی ئێزیدیەکانە بابەتێکی هەروە سادە نییە ڕەگوڕێشەیەکی زۆر مێژووی و قوڵی هەیە کە لەگەڵ تاک بە تاکی نەوەکانی با بڵێن دوایە گەورە بووە و بە شێوەیەکی زارێکی بەشێکی زۆری با بڵێن موزیک و گۆرانی فۆلکلۆری ئێزیدەکان و موزیکی کوردی بە شێوەیەکی زارێکی دەماودەم لە نەوەکە بۆ نەوەیەکی تر گوازراوەتەوە تاوکو ئێستاش توانیوانە پارێزگاری لێ بکەن بێنەوە سەر ئەوەی ئەو مۆسیقای ئاینیەی کە ئێزیدیەکان پێ دەڵێن دەف و شەباب کە دەیژەنن لە چەند ئاهەنگێکی دیاریکراوی و لە چەند ڕۆژێکی دیاریکراوی ساڵدا دەیژەنن لە چەند بۆنەیەکی دیاریکراودا ئەی ئەمە چییە؟ ئایا دەکرێت ئەمە ناوی لێ بنێن ئاوازی ئاینی؟ من پێم وایە لێرە ئەوەش دیسان گرفتێکەیە چونکە ئەوانەی ئەم مۆسیقایە دەژەنن ئەمانە چینێکن لە ناو ئێزیدەکان پێیان دەگوترێ قەوال ئەم قەوالانە بە چەندنەوەیەک دوایەوەیەک لە باوکەوە بۆ کوڕ بەجێماوە ئەم کللتورە و ئەم تێگەیشتنە لای ئەوان گرنگیەکی زۆر بە تێکست دەدرێت بە پاراستنی تێکستەکە دەدرێت وەک لە پاراستنی ئاوازیا خوڕتم چکەگە سیر بکەی لە قەوالێک بۆ قەوالێکیان لە نەوەیەک بۆ نەوەیشتر ئاوازێکی دیاریکراو نییە بڵێن ئەو ئاوازەیە لەگەڵ ئەم تێکستە پیرۆزەی ئاینەکەیان دەژەندرێتن ینی گرنگیەکی وا بەوە نەدراوە کە ئێمە پێیان بڵێن ئەمە ئاوازێکی ئاینیە بەڵام تەنها تێکستەکە پارێزراوە دیسانەوە دووبارەی دەخەم و ئاوازێک نییە ئێمە بڵێن ئەو ئاوازەیە هەموو جارێ لەگەڵ ئەم تێکستە دەژەندرێتن شتێکی ئرتیزالیە بە شمشاڵ و بە دەف ئەوان پێ دەڵێن دەف و شەباب دەژەندرێتن ئەمە ناکەوێتە ئەو خانەی ئێمە بڵێن ئەمە ئاوازێکی لە ڕووی مۆسیقاییەوە ئەمە ئاوازێکی تایبەتە بە ئاینەکەیاندا جا بۆیە ئەوەی ئێستا دەتوانین تەرکیزی لەسەر بکەین و زیاتر باسی لێ بکەین ئەوەیە ئەو مۆسیقایەیە ئەو کللتورەیە ئەو فولکلۆرەیە کە تایبەتە بەو ناوچەی ئێزیدەکانی تێدا دەژیت. برنجك قشتي موزيكا طبعا ديف نوتيشن يعني همي او كسن ابيت قالك التدريب داي كانوا بيتهركسك ابي موزيكا لداتنا كانوا بيت صلاة عملي كيم تجي بيتن بهارا بيتري عون ابيت بشكل تجهنا عمله كباش وتنا تدريب دانا يانكو هكو بجن باش في موزيكا بنش نيت كانت تيبا دا هكا كانوا بيتهركسك بيت شيتات فا تيبا دا کارتکنا و موزیکی سه موزیکا کردی هلبت یا برچاوه چونکه موزیکا ازدیا گلکا کبنه ام داتنین که ازدی بابکال که من جارا بیجن یان چو کرد نینن یان اصلی خو ازدینه الدبره و دست بکریه اف موزیکا هلبت یا هاتی تأثیرویل سر ستران دیت کردی هم سترانت کوچ کو دیوانا هم سترانت کو نوتات دا سلیقت دا اوه شکل برچاوت موزیکا ازدیاتا گلک شو سترانا یانکو موزیکا سترانا هکه هاتو چو ازدیا گل قولی گود بیتن هندک شو موزیک هات یا گل پیوا یه بین استرانه دیش لای استران بشید ما با البته هەڵپەرکیان من باسی هەڵپەرکیەکەم لەبەرا هەڵپەرکیەکان بەڕاستی زۆربەی هەر ئەو ڕیتمانەیە کە ئێمە لە هەڵپەرکیەکانی تری باشەکانی کوردستان هەیە و البته به اختلافی خۆی زۆر کەمیش تابعاً ئەوە ئێستا هەیە و وجودی هەیە
شاید تا ڕادێک هاتوتە ناو مارکت یا بازار یاکو کۆمەلگاوە بەڵام ئەو موزیکە کە تۆ باسیەکەیت بەڕای من ئەبێت موسیانانی کورد ئەو دەرفەتیان هەبێت و ئەو زۆقیان هەبێت کە بتوانن ڕێگەیەک پەیدا بکەن کە وەکو سەرچاوە سوودی لێ ببینن ئەو کۆمپۆزیشن گەلە کە ئەگەر بکرێت ئەبێ لە تێکست و مێلۆدی بکرێت ئەمە ئەم دوانە چون بە یەکەوە مەربوتن ئەمە کار ئاسانێک نییە ئەو کارە نییە کە ئێمە لە شەرقا کردبێتمان یعنی شەرقیانێ شەرقی ناوڕاست چونکو کەوتت فۆلک یا گۆرانی فۆلکلۆریک ئەمانە یا دابوونەریت یاکو زمان و شعر و ئەوە لەگەڵ مێلۆدی تێکەڵە بێت ئەم دوانە لە یەک ناتانی جیا بکەیتەوە و بە یەکیشەوە گەر بیان نووسێنیت یانێ کە هەیە ئەوەش دیسان هەرو جۆرە کوتم مشکلێکی گەورە هەیە کە کۆمپۆزۆرێک کە بتوانێت هەموو ئەو هەست و نەستە لە ناوەڕۆکی شعرەکە یاکۆ ستۆریەکە هەڵبژێرێت وەکو پیسێک وەکو سەربوردەیەک بینوسێتەوە لەگەڵ مێلۆدیەکە تێکەڵی بکات ئەمانە کارگەل ئاسانێک نییە و ئومێد ئەوەیە کە لە داهاتووە خۆشبەختانەی ئێستا ئیمڕۆژ موزیک لە کوردستانی باشوور تا ڕادێکی زۆر بۆتە عیلمی لانا لمجري بشعيبة كسغلا بنيانا حبيني ايش غير عميش مستي کاریگەریەکە زۆر کەمە ڕاستە بناغەیەکی گرنگی موزیکی کوردی با بڵێن موزیکی ئێزیدیەکان و لەگەڵ ئێزیدیەکانش با بڵێن یارسانەکانیشمان هەیە کە هاوبەشێکی زۆر هەیە لە نێوان ئاینی ئێزیدیەکان و ئاینی یارسانەکان کاریگەریەکە زۆر کەمە من ئەیگەڕێنمەوە بۆ کۆمەڵێک خاڵ یەکەم توێژینەوەی زانستی زۆر کەم کراوە دووەمینیان کە بە خاڵێکی سەرەکی ئەزانم من ئیعلام واتە ڕاگەاندنەکان ئەو گرنگیە زۆریان نایەوە بە چند هونەری با بڵێن ئێزیدیەکان کە ئەمە کاریگەری خۆی دروست کردووە و کۆمەڵێک بیر و باوەڕی با بڵێن ئاینی بۆ لایەنی خراپ کە سەپێنراوە بەسەر ئێزیدیەکانە لە کۆمەڵێک لایەنی ئاینیەوە ئەمەش کاریگەریکی زۆری کۆمەڵایەتی دەرونی لە ناو کۆمەلگای کوردی کە بەشێکی زۆری موسڵمانە ئەم کاریگەریەک دروست کردووە کە بەداخەوە ڕۆڵی هەبووە لەسەرەوەی کە موزیکی ئێزیدیەکان نتوانرێت بە شێوەیەکی دروست و باش لە ناو کۆمەلگای کوردیا بناسرێت لە ڕووی شتر ئەگەر باسی بکەیت کە زۆر زۆر گرنگە قسەی لەسەر بکەنێژ ئەوەیە چەند ئێزیدیەکی باڵادەست لە هونەری گۆرانی و مۆسیقادا کاریگەریان هەبوو لە سەرپاراستن و پێشوەچوونی ئاوازی کوردی و مۆسیقای کوردی بۆ نمونە لە ئەرمینیا لە ساڵی 50کان و 60کان تا 80کانیش لەو کاتێکە لە بەشەکانی دیکەی کوردستان لە باشووری کوردستان و باکوور و ئیتر ڕۆژهەڵات و ڕۆژئاوادا زمان و کللتوری کوردی تا ڕادێکی زۆر قەدەخە بوو لەوێ ئازادیەکە بوو کە میدیەمێکیش هەبوو بۆ میدیای کوردی وەکو ڕادیۆی یێرەڤان و وەکو ڕۆژنامەی ڕێیا تازە وەکو دروستکردنی فیلم و ئەم شتانە و وەکو دروستکردنی ئەو تەختەی شانۆیانە و شوێنی شانۆگەری لە گوندنشینەکانی ئەرمینیا و جۆرجیای ئەو کات ئەو شوێنانێکی ئێزدەکانی تێدا دەژێت لەوێ سیر دەکەن لەم 30 ساڵەدا لە 50کان تا 80کان و ئەمانە مۆسیقای کوردی زۆر پاراستنێکی زۆری پێوە دیار بۆ زۆریش گەشەی کردووە لە سەردەستی چەند ئێزدیەکی زۆر گرنگ لەوێ کە گرنگیا بە مۆسیقاداوە لەوانە ڕەحمەتی عەگیدە جمۆیە کە 2 هەفتە بەر لە ئێستا کۆچی دوایی کرد و خەڵکانی دیکەش تەنانەت هەندێک خەڵکی کوردی ئیسلامیش لە ئەرمینیا هەبوو باڵادەست بوون لە مۆسیقادەیەک لەوانە کەسێک بە ناوی خەلیلی عەڤدڵە ئەمە زۆرنا ژنێک و باڵەبان ژنێکی زۆر باش بووە کات خۆی لە ڕادیۆ یێرەڤاندا و چەند گۆرانی بێژێکی زۆر گرنگ دەرکەوتن ئەو کاتە لە یێرەڤان و لە جۆرجیادا لەوانە ئەسلیکا قادر و خانازازێ و خەڵکانی دیکەش کە تەبەن هاتنە پێشەوە وەکو
ئارامێتگران کە گەڕایەوە ئەرمینیا لەوێ لە رادیۆدا کاری کرد و کەرەپێتی خاجۆ بە هەمان شێوە شەروێ برو ئەوانە هەمویان کەسانی باڵادەست بوون لە پاراستی موزیکی کوردی لەو کاتەدا ئەو تێل و تێڵقەرابراکە نەدایرن مستەفە قازی کەمال باشا بۆ مزگین یامەڵوە بێ مەکوشتە و ئەحمەدێ ویسکان ئەو بابێ فای قوتر حۆتۆرینێ مالا چەتە ویسکان ئەو تۆڤێ مالا چەتە ویسکان تۆڤەکی مێرینە ئەو کەتە سەرێ سێرۆژی خودێ تەمامن مە پشتا خوڤەکەش هێلینێ قاتلان و فرار و بانخونیام مخابن حتى انها چه کس نرا بینه تایبەتمەند بیتن ئەبێ موزیکی بینن وەکو زانست وەکو علم دەن ئەنیاسینێ هەکە مرۆڤێ تایبەتمەند هەبن مینا سەیدای دڵشاد محەممەد سەعید وا بهێن vê موزیکê bînin notawê binivîsin û dîv dîrokawê biçin çikî dîrokawê gelek kevne pizaraha sala heke dîv biçin dê bînî evê موزیکê heta کارتێکێناکەی سەر موزیکê dewlûbera سەر موزیکا عەرەبî سەر موزیکا ترکî سەر موزیکا فارسî بەس چونکî ji bê xwedaniya vê موزیکê bê xwedaniya me heta nû kesek nerabiye biçîtin bîn triho rîşalê de bîn te deve notavê bihête nivîsînê ev şilayê موزیکا bila bîtin şilayê qewala ve ئەمانە هەرو جۆرە کوتم ئەتوانێت سەرچاوە گەلێک بێت بۆ گەلەکەمان حتا ئینسترومنتی خۆیان هەیە یعنی ئالەتی موسیقی خۆیان هەیە من جارێکی ڕکۆردێکمان هەبوو لە مەجموعەیەک مەسەڵەن کە هاتبوون دووزەلەکان ئەمە ئەو پایپەکەی هی باڵی هەڵۆ بوو یعنی لە کۆنترین تایپی دووزەلە بوو خۆب تاوان ئەمە دەنگی لەگەر ئەوانترا فەرقە کات و هەروە لێدانیشی فەرق کات بێگومان ئیزیەکان ئەم گۆرانی گەل ئاینیە و ئەم گۆرانی گەل شادیە و لاوکە حێرانەکان ئەمانە حرەکەتێکی دائمی خستوتە ناو ژیانی کوردەواری ئیزدیەکانەوە یعنی هەموو شتێکیان بە گۆرانیە هەموو شتێکیان بە مەتنێکە یا بە سازەکەیان تەمورەکەیان یاکو بە دەفەکەیان یاکو بە کۆمەڵ و ئەوانە مگۆشگۆنێت مەزنا سعد و قەوەدا من و بازگەن پێلەکە باە غەربیۆ وەکە پێلا بەحرێ ڕابوو شکۆک و بنیادا دنێرە بوو مادا بوو بەژن و بالینە من و حەیادا من شەبێ من و کاکێ سادا ئەزیز بوو ئێمە چۆن بتوانین بەجیانی بوون یاخود کرانەوەی کۆمەڵگا یاخود تەکنۆلۆژیا سوود لێ ببینین بۆ ئەوەی کە بتوانین موزیکی فۆلکلۆری کوردی خۆمان بپارێزین بەتایبەت موزیکی ئێزیدەکان یەکێک لەو کارانەی کە زۆر گرنگە ئەبێ بیکەین بریتێ لە کۆکردنەوە و ئەرشیفکردن و دواتر پەرەپێدان چۆن ئێمە ئەبێ لیژنەی تایبەت بۆ منە کۆمەڵە کەسی مختەزە بێ بۆ کۆکردنەوەی میلۆدیە فۆلکلۆری ئێزیدیەکان لە هەموو ئەو ناوچانەی کە ئێزیدێنشینن چونکە یەکێک لە گرنگترین ئەو بابەتانی کە ئێمە ئەتوانین لە داهاتووە بۆ نووسینەوەی مێژووی نەتەوەی کورد و مێژوو ڕابردووی ئێزیدەکان سوودی لێ ببینین بریتە لە لاوک و حەیران یاخود بابڵین لاوک و بەستەکان چونکە ئێمە لاوکمانێت تەمەنی 100 ساڵە تەمەنی 150 ساڵە کە ئەتوانێت هەموو ئەو ڕووداوانەی کە لە قۆناغی لە قۆناغەکانی مێژووە بەسەر ئێزیدەکانە هاتۆ کە 74 فەرمانە پێشتریش ئەم ڕووداوانە ڕوویا و وەکو ئەوی کە داعش بۆ نمونە چەندین ساڵ بە لە ئێستا هەموو ئەو ڕوودبار و دۆخەژ کۆمەڵایەتی و سیاسی و ئابووری و تەنانەت دژینگەی کە مرۆڤی کورد بەتایبەت ئێزیدەکانی تیاژیاوە ئەتوانین لەناو لاوکەکانە ئێمە بیدۆزینەوە بیکەین بە یەکێک لە گرنگترین ئەو سەرچاوانەی کە ئێمە ئەتواندنین لە داهاتووە مێژووی ئێزیدەکان نەک تەنها بۆ ئێزیدەکان بۆ مێژووی کوردی لەسەر بنووسینەوە بۆیە زۆر گرنگە ئێمە یەکەمین جار ئارشیفێکی تایبەت دروست بکەین بۆ ئێزیدەکان لە هەموو ئەو لایەنانی کە پەیوەندیان بە موزیکی ئێزیدەکانەوە هەیە کە بە شێوەیەکی زارەکی نەوە دوایینەوە گوازراوەتەوە دومیشان پاراستنیەتی کە ئێمە چۆن بتوانین ئەم ئارشیفە بپارێزین ئێزیدەکان لە باشووری کوردستان تایبەتمەندیان لەوە هەیە کە زۆربەی تێکستە ئاینەکانیان بە گۆرانی دەگوترێتەوە ئەمەش دەگەڕێتەوە بۆ چەند هۆکاری یەک لە هۆکارەکان ئەوەیە کە ئەم تێکستانە نەنووسراونەتەوە لە مێمۆری کەسەکاندا ماوەتەوە ئەمانش ئەو کەسانە بە تایبەتی ئەوانەی لە کاستی
پیر و شێخدا بوون کە فەلسفە و تێگەیشتن و تێڕوانینی ئاینەکەیان بۆنەوەی داهاتوو جێراوەتەوە لە ڕێگای مێمۆریەکانەوەی جێڕایەتەوە بۆ ئەوەی بیریان نەچێت بە ئاواز ئەم شتانیان جێراوەتەوە ئەمە تایبەتبەندێکی گرنگە بەڵام دیسانەوە ئاوازانە ئەو هەمان ئەو ئاوازانن کە لە گۆرانی فۆلکلۆری کوردی بەهدیناندا دەبیندرێت و دەبیسترێت لا سلطان زيام سلطان المهلات استرابادنا بلا شق شمال وستر دابا شارده تبكي اردو ازمان بندو تيرجا دايا سرمكه مدينه هيدي